سلااو و ڕێز ساوڕێیان چۆن باشن بە هیوام تەندروست باش بن. هاوڕێیان مانگێک زیاترە کەریم سنجاری لە نەخۆشخانەیەکی بەرلین چارە سەر وەردەگری بەشی خراپە بەڵام بە هەر حاڵ ئەوەی لەو ئێمە گرنگە. ئێمە دەزانین کەریم سنجاری بەرپرسی ڕێخستنی تایبەت واتە پاراستنی زیاتر لە 15 لەو 20 ساڵ بووە و لەو قۆناغی کە مافی مرۆڤ هەر وجودی نەبووانی ئێستا پارتی لە چاو ئەو سەردەمی ماندێلایە و ئەو تاوانانەی کە ئەنجام درا هەمووی کەریم سنجاری سەرپەرشتی کرد. یعنی لە دوای مەسعود بارزانی کەریم سنجاری بووە. کەریم سنجاری یەکێک لەو مرۆڤە هەرە جەلاد و مەترسیەکان بووە بە تایبەتی لەسەر یەکێتی پەکەکە ئیسلامیەکە. دەوری زۆر خراپ بووە و هەموو تیرۆرە سیاسەری لەنەوەتەکان و لە بدایەتی 2000ەکان تا 2002 سەرپەرشتی کردیان. ئەو کابرایە سەرپەرشتی کرد. بەدەر لەوە کەریم سنجاری لە قیادەی موقەتەش دەوری باڵای هەبوو لە بە شەهیدکردنی ئەو سەدان پێشمەرگەیەکێتی یەکێک لەوە کام بووە و لە نەوەتەکان لە کۆمەڵکوژی هەولێر ئەو وەجی بارزانی سەرپەرشتیان کردێ بۆ زانیاریتان و لە شەڕی ناوەخۆ هەموو ئەوانەی شوێن بزرگرانە هەموو ئەوانەی دەگیرانە زیندانی ئاکرێ کەریم سنجاری بووە. سەر بە خۆی تاحقیقی لەگە خەڵک کردیە تاحقیقی لەگە خەڵک کردیە و چەندینی لە بۆ ئەوامری دەرکردێ کە دەزرێژی سکسیان بکرێتە سەر کە گول لە باران بکرێن کە تەعزیب بدرێن. یعنی کەریم سنجاری قائیدی کولفی کول بە لە نەوەتەکان لە شەڕی ناوەخۆ و ئەو عسمەت ئەرگوشی دوو هەرە جەلادن بەڵام کەسیان بەقەت کەریم سنجاری نین. بۆیە جێگای ئەو سەرنج نیانی لەو ئەوروپایی بسوڕێتەوە وەرە ئەو سەدان کەوادیری یەکێتی شوێن بزر کرایە و کوژرایە ئیسلامیەکان هەواڵانی پەک یەک کەس نەچی شکایەتەکی لێ بکە بە ئیسراعاتی خۆی بێ های لایف پارە و قوتی ئەو خەڵکە لە نەخۆشخانە لێ سەرف بکرێتن لە ئەڵمانیاش باشە بە جددیمە یعنی کەرامەت و غیرەت و ئەوە چ دەبینێتن کاتێک مجەلادێکی وە لەبەر چاویان لە وڵاتێکی ئەوروپی دێن ڕەنگی هەیە بڵێ وەڵاهی خەتا لە ئەوروپیەکان کەخ ئەوروپی چ لە تسان لێ بکە گەر خەڵک خۆی تێیدا نەبی بچی شکایەت بکە. ینی ئەو دەتانەوێت خەڵکی قوربانی کە هەر یەکشێک لەو قوربانیانەی بندەستی پاراستن و پارتی بە سەدانیان لە ئەوروپا هەن بە سەدانیان جەوازیان هەیە جەواز بە سەدانیان زمانزانن نەوەیەکیان هەیە وەرە ئێستا خۆریەک لە ئێمە ڕەخنێژی بچووک لە خزم و کەسوکاری ئەوانێ بەس ڕەخنە وەک کۆی پڕمان دەدنێ بەڵام ئەوی باوکو برایان کوشرایە بەدەستی ئەو جەلادەی تەعزیب درایە ئەوی دەستدرێژی کرایەتە سەر ئەوی نیوە سەقەت بووە بەدەستی ئەو کەریم سنجاری ناچی لە دادگا شکایەتی لێ بکەی. هاوڕێن ئێمە کاتی ئەوەی داهاتیە ڕەخنە لەو خەڵکەش بگرین یعنی ناکرێ هەموو خەڵک چاوەڕێ دەکاتن هەر شتێک دەبی دەڵێ ئێوە بیکەن باشە یەک ئەمە شمولیان حەقم نییە شکایەت بکەم هیچ حەقەکەم نییە قوربانی دەستی نیم ئەمن زانیاریە دەتوانم بدەم ئەم بۆ زانیێتە 2011 چشم شکایەتم لێرە لە کەریم سنجاری و مەحموود سەنگایی و عومەر فەتا و خەسرۆ گۆران و جەعفەر چی هەمووانەکە جنسێ سویدیان هەبوو. دوو کەس نەهات بەڵگەم بداتێ دوو کەس نەهات لە پشت ڕابوەستی یعنی بە جددیمە ئەوە چ میلەتەکە کورە با واز لە میلەت بینە میلەت ئەوەیە مەسەڵەن لەسەر شتی گشتی لێ قسە دەکا وەکو دزیخ ناپاچی بەس کاکە ئەوە باوکو برای ئێوەی شوم بزر کردیە ئەوە لە ئێوەیدایە دەزرێژی کردە سەر شەرەف و کەرامەتی ئێوە باشە بە جددیمە ینی ئینسانێک لۆ خۆی لۆخینی باوکو بە برای خۆی کە لە ئەوروپا مەجالێک هەیە نەچە دادگا بڕۆ دادگا شکایەت بکە مشکلەک نییە بڕۆ 20 کەسی کەس شکایەت بکەم بزانە پۆلیسی ئەڵمانیا بە دواتچوون دەکەیانە بەڵام ئەو پرۆسەیەکە دەست بەس دەبی کاکە لە خاڵێک دەست پێ بکرێ یعنی هەست بە ئیهانە ناکەن ئەوی باوکو برای ئێوەی کوشتیە وا لەبەر چاوتانە کەریم سنجاری ئەو مجریمە خەتەرە یعنی ئەخر کەس کەریم سنجاری نەناسی دەستگای زانیاری دەناسی بنەماڵەی قوربانیانە دەزانن
پارتی یەکسانە بەچێ پارتی یەکسانە مەسعود بارزانی کەریم زنجانی کۆمەڵێک لەو دەم چاوارە خۆعالی هەیە نییە یەشێتی یەکسانە بەچێت تاڵەبانی و شیروان و ئەو قیادە و ئەوەکانی کۆنیان یعنی هەموو تاوانە نکرێ هەموو ئەوانە بەرپرسنی بەڵام بەرپرس جودایە مەسەڵەن فەلەکەدین کاکەئی لە چێ و مەلا محەممەد قادر لە چێ و کەریم سنجاری لە چێ بۆیە یعنی زۆر سەیرە وەرە ئێستاکە یەک شەق لە یەکێک بدە کورە نەک شەقێک لە یەکەشی بدە ئەگەر دەستی هەبێ هادێ شەڕی عەشائیری لەگە دەکە وەرە ڕەخنەیەک لە نووسەر و کەسێک و هەر یەشێک لەوانە بگرە هەزار یعنی خۆی مۆڕە دەکاتەوە وازت لێ ناینی دەڵێ ئیهانەی کردیمە کاکە ئەوەی ئەو هەموو عەزیزتانی بردە ژێرگەڵ یعنی تو ویژدانتان قوربانیانی شەڕی ناوەخۆی یەکێتی دوو پیاویان تێدانێ بتشکات لە کەریم سنجاری بکە یعنی وەفاتان لەو بنەماڵەکانتان لەو خۆتان چ دەمینێتەوە ئیسلامیەکان هەواڵانی پەکە کە هەفتا کە ساڵانە یاد دەکەنەوە ئەو کەریم سنجاریە بۆ زانیاریتان بەرپرسی ڕقەمیەکە لە دوای مەسعود بارزانی لەو تاوانانەی کۆمەڵکوژی هەولێرێ یعنی زۆر سەیرە ئەمە حاڵەتێک هەر فێر بووینە ڕەخنە لە دەسەڵات بەبێ ڕەخنە لە خۆمان بگرین لە چادەوروبەری خۆمان بگرین یعنی حاڵەتێکە تەلەفۆن لە بۆ مەدەکە نامە دەنێریت تکایە برام ژیرایە زەویمان لێ داگیر کرایە بابم شەهید کرایە برام شەهید کرایە نازانم زیندانی کرایمان ئەو دۆسیەم لەو بجوڵێنە بەڵام تکایە ناوم مەدە زۆر خەتەرە کورە هەیە لە ئەوروپایە تخوا ویژدانتان یعنی ئەم بێم یعنی یەکێشکە بێ شەڕتان لە بۆ بکە بەس بەخۆت کە قوربانی مزەحی ئەوەی جورئەتت نەبێ لە ئەوروپاش بی یعنی هەیە بە من دەڵێ لەو ماوەی مەسەڵەن لە ئەو تەلەفۆن تکایە تەلەفۆن ئەو مەسوولەی بکە بەس ناوی من مەدە لە ئەوروپایە ئێ باشە خەڵک بۆ خۆی ناکێ ئەوە شعر و پەخشان و گۆرانی نییە بەهرێک بی لە ئینسان هەمووتان دەتان دەزەن لە تەلەفۆنی دانگ تەزیرکەن قسەیان لەگەڵ ئەو مەسئولانە بکەن هەمووتان دەتان وەکو ئێمە مەسئولەکان دێن بستنە سەزادەی وەکو ئەو دەنگە بوێرانەی کە دەیکەن لە هەموو وڵاتەکان یعنی خەڵک حەز دەکات بە خۆی سەیرکەر بێ لە کاتێکدا خۆی قوربانیە کاچی من یعنی ئێمەش وەکو ئێوەی یعنی قەت چاوەڕێ مەکەم ئێستا زۆر بە ڕەقی جوابی هەندێک دەدەمەوە هەرچی کەسی لێ دەگیرێ دەکوژێ پازەوی لێ داگیر دەکرێت ئیهانە دەکرێت بەخۆی دەنگ هەڵ نەبڕی بە تایبەتی لە ئەوروپای بی کورەوە یەک ئەوە وشەتان لەسەر ناڵێن زۆر سەیرە یعنی جورئەت کەرامەت و غیرەتی تاچی کورد گەیشتە ئەو دەرەجەی ئامادە نییە دیفاع لە حزور لە قوربانی خۆی لە شۆنخوونی خۆی لە ئازاردانی خۆی بکاتەوە بەڵام وەرە ڕەخنەیەکی بچووکی لێ بگرم بلۆک دەکات تووڕە دەبی هەزار پۆست لەسەر دەکات ئەوە کۆ حاڵەتەیە بەنمونە ئیسلامیەکان پارتی هەموو بارێگای حیزب ئیسلامیەکان دەستێنی هەزاران قورئانیە یەکەچە ناوێرن قسە بکەم دەست گەنجێک یەک قسە بکە لەسەر دین 1500 کەسی دەنێرنێ وەکو عەشائیریش لە عەشائیریش شتە هەیە کەسێکی دیار بێ یەکەچە عەشیرەتەکەیان بکوژیتن ناوێرن قسە بکەم بەس فەقیرێک بی بە 100 کەسی لێی دەدەن ئەوە سیفەتی حیز و ترسنۆکەکانە جورئەت ئەو جورئەتەیە تۆ لە بەرام تۆ ئیرادەت هەبی لە بەرامبەر ئەو سیستەمەی ڕابوەستی یعنی ئەو هەموو ئەو خەڵکانەی کە ئێستا لە ئەوروپاینە مەجموعەیەکی باشە ینی 40-50 کەسەکە تەحەدای ئەو دەسەڵاتە دەکەین چێمان لە پشتە ئیرادە هەیە ئیرادە پێشمەرگەیەک لە شاخ بوو چی هەبوو ئیرادەی هەبوو لە بەرامبەر سوپایەک دە پێشمەرگە لە گوندێک ڕاقوتەق ڕادەوەستات دە بابەت دەها لێی دەدا نەدەکشە ئەو ئیرادەی لە گەریلا هەیە ئیرادە شەڕی ناتۆت لۆ دەگا تۆ دەبێ ئەو ئیرادەت هەبێ کاکە دەبێ ئەو ئیرادەیە بژێنەوە دەبێ ئەو باوەڕە بژێنەوە شەرمە ئەو هەموو جەلادەی کورد تەڕاتێن دەکەن لە ئەوروپا یەکێکی کەریم سنجاری لە نەخۆشخانەیەکی هەیە کاکە بڕۆن ئەوەتە لە بەرلین هۆم بۆل موهلی پێدەگوتری بە ئەڵمانی نازانم زمانی ئەوەکەیان لە مێدیکال پارکە کاکمەکەی ئەمەدی چۆوێندەر خۆکەی بڵاو کردووە گەنامە ئەدرێسەکەتان هەموو دەنێن بە ناوی عەبدولکەریم سوڵتان محەممەدە بڕۆ لە پۆلیس برێ ئەبەو ناوەیە لەو خەستەخانەیە ئەوە بابی منی کوشتیا بە یەک بڕۆ برێ تەعزیبی منی دایگەوە دەستێژی سکسیری کرد 50 دەعوا بدەنە میدیایی
کاکە ناکرێ میلەتێک ئەوها بێ ئیرادە کرابیتن چاوی لەوەی بیتن خەڵکێک لە بۆی بکە بەخۆی ئامادە نەبی تێدا بی چ ئیرادەیەکە چ کەرامەتەکە هەمووش دەڵێ ئەمە لە خوای نەبی لە کەس ناترسێم کەسی تکایە ناومەدا تکایە چاتەکەی ڕەشکەوە بە تایبەتی کوردێک بی لە ئەوروپای بی مە زۆر نیگەرانین یعنی بۆرە ئەمە چوویمە شکایەتم لە نیوێ قیادەی مەکتەب سیاسی قەت لە بیرم ناچی دوو قوربانی نەهات جگە لە شەید کاوە گەرمیانی شکایەت بکە لە سەنگاوی شتم بداتی باش خۆ محکەمەوە نییە بەس بسی بڵێ ئەو ئێستا بچم برێم کەریم سنجای مەسوولی پاراستن بە پۆلیس ئەڵێ چ بەڵگەت چ تاوانی کردی فەرمۆرە بماندی بەس ئەتوو قوربانی ئەتوو برات شەید بووە ئەتوو بابت شەید بووە ئەتوو ئەنگۆ خەڵکتان ئەو بە لۆ ناچن هەر بەلای کەم هەری دەری پەڕێنن لە ئەڵمانیای کابرایەکی وا مجرم تاوان نییە بە ئیسراحەت بە پارەی میلەتی ئەزان شەوانەی لۆ ئەوانە چ پارەیەکی خەیاڵیە کەریم سنجاری لە سوید بیت ئۆکەیە بە بەلاش لۆی دەکرێت بەڵام لەبەرەوەی جنسیە سویدیە بەڵام لە ئەڵمانیای ئەزانی شەو نییە بە 15,000 دۆلاری نەنویتن هەر بڕۆن دەری پەڕێنن نەخۆشە ئەوانە ئیبەزەیی نین بڕۆن سکاڵای یاسایی بنووسن ئەوانەی عەزیزترین کەسی لێ بردنە ژێرگەڵ ئەوانەی تەمەنتانی لە زیندانەکان بە هەموو ئەشکەنجەدانێکەوە کرد ئەوانەی کە لە کۆمەلگای کوردی و کورد لە ئەوروپاش دەستدرێژی سکسی کردتە سەرتان چۆن قبوڵ دەکەن کابرایەکی وا وەکو ئەوەیە عەلیچی کور هاوڕێیان ئەو نەخۆشیە بڕوا بکە من لە چاچش بێەوە بێتاقەت بووم کوڕی عەلی ئەسەن مەجیدی لێرە بووم بە چەندین کەس دەڵێم دەڵێ یعنی خۆی دەدستەوە خۆی دزیەوە بە تاقتەنیا گۆتە من ئەگە لێیدا یەک دووەکەم گوت دەگۆکە لێیدا لێرە کەپووی دێ خینگ دێ کورە بابا دێتەوە چی منی خۆ من خەڵکی قەراج و کەندە ناوەم یەک کەسم لێ ئەنفال نەکرایە و چیمیایی لێ دەدرا بەس مەسەلە نەتەوە یەکەیە یعنی بە تاقتێنێ شوێنیشم دۆزیەوە یەک دەگوت چێ دەرێ بەری نییە چێ دەرێ دەستێ کورە بابە وەرە بچین دەیدەین ببتە هەرا لە میدیا بدرێتە محکەمەی کەیسەکە دەجوڵێ یعنی لەعلم جارێک یەکشت بە ئەو ڕەخنەیە بگرین شتێک لەسەر هەڵەبجە کرابوو کاکە 100 هەڵەبجەی لێ ماخڕ بووە کو دەبی هانەی هەڵەبجە بکرێ بەڵام کوڕی عەلی ئەسەن مەجیدی لێرە بوو چەند دوو سایق تەیار لێرە بوو من هەمووانم هاوارە کرد دوو کەس نایە لەگەڵت تاهر تحسین هادی شاوێ ساتە ئێرە چەندین ئەنفالچی شومە شکایەتم لێ کردێ بە تاقیتنێ کەس نایە لەگەڵت ئەو بێغیرەتیە و ئەو هەموو قسە گەورەی لە ماڵەوە و ئەو هەموو کۆمنتاریاتە کەنجی نییە ئینسانێک ئەمە کەسم جگە لە باوکم برام شەهید بووە بەڵام یعنی وەکو ئێوەم بەڵام لۆ ئەنفال و هەڵەبجە لۆ هەموو ئەو جەلادانەی کە لە پارتی وێژێتی کاکە من لە پێشەوە ڕۆیشتمە بەس کاکە خۆ ناکرێت هەر ئەمە بیکەین خەڵک نییە تعلیماتت پێ بدە قوربانی دەستی ئەوانش بەخۆی نێتە پێش شەرم بکەن بڕۆن یعنی وەکو گوتم قسەیەک بکەین ئێمە ئێستا ڕەخنەیەک لەوانە بگرین 1000 کەس لێت قیت دەبێتەوە بەس ئەوی ئەموجریم کاکە گەدەتانەوێت سنوورێک لە پارتی وێچێتەکان دابنێ لۆ زوڵم دابنێ زوڵم واز بینە لە پارتیش لە بەعسیەکان لە ڕاکان وەرنە سەجادەی وەرنە دادگاکان وەرن شکایەتیان لێ بکەن ئەوە بە تاقتێنە دەکرێت هێکا مامەژۆ چینگوونە خۆ قابلە چێمان لە پشتە شەڕی هەموو جەبەروتانە دەکەی بۆیە ئینسان تەئەسف لەوە دەخوا میلەتی کورد لە باش لەوەندە بێ ئیرادە بووە تاجی کورد ئەوەندە بە عزت نەفس و بە کەرامەت بوو لەسەر پارچە مەترێک زەوی لەسەر یعنی ئیهانەیەک شەڕی گەورەی دەخۆڵقان باشە لۆ ئێستاکە ئەو هەموو کەس عەزیزانتان هەر ئەوانە بە کوشتیدان وەرە بڕۆ شکایەت لە کەریم سنجاری خۆی سەرش کوردستان نییە خۆ ئەگە بشتەسێ بڵێ وەڵی ئەها ئەگە چوو بۆ کوردستان بگیرم ئێدە مستاهلن بەجددیمە ینی یان دەڵێ لێگەڕێ بۆ وەخت خۆی نازانم ئەو وەختە کەنجی نێدادێ دەیان کەسە هەیە تەلەفۆنەوە دەکا هەندە شتی گرنگکەیە خەبەر هەیە بەس لێگەڕێ لە وەختی خۆی کاچ من نەوەختی ما بکوژە مادە ئەو وەختە قەت نایە ها کە مردن ڕووخان هیچ ئیسفادە نییە بە هەر حاڵ من زۆر نیگەرانن لەو ترسنۆچەی لە سنوور بەدەر بە تایبەتی من ناڵێم خەڵک لە کوردستان کاچم تۆ جوازت هەیە تۆ عەزیزترین کەسی فڕێدایتە ژێرگەڵ شوێن بزر کردیە تعزیبی دای
ئەشکەنجەی دای ئەو هەموو حزب باشە بۆ ناچ شکایەتی لێ بکە خۆ ئێستا من یەک قسەی غەڵەت بکەم لە بەرامبەرتان هەزار کەس لێم قیت دەبێتەوە بەڵام ئەوە کەریم سنجاریشێک لە ڕەمزەکە لێشێک لەو مرۆڤانەیە بەلای کەم هەزار کەسی بە کوشتندایە خۆ هەزار کەسە وەڵڵا یەکەچی منی بکوشت باە ئێستا دەچمەوە ئەڵمانی شکایەتم لێ دەکرد ناکرێت کاچی من بتانەوێت خەبات بکرێتن بەو ترسنۆچیە بە جددی مایە بە خەڵک ئەبێ کەمێک جورعەتیە بێت ناکرێت هەمووتان کۆمنتار بخوێنەوە و پۆست بخوێنەوە ئەبێ خۆتان ببنە بەشک لە ڕووداوە سیاسەکە ناکرێت هەموو کات مەسئولەك دێ دە 15-20 کەس بکەویتە دوێ ئەویت کە هەموو لە ماڵێت چاودێری بکە بە مۆبیلی شەرم ئەگەر دەتانەوێت کۆمەلگا بگۆڕێ ئەگەر دەتانەوێت ئازادی بەدەست بێ ئازادی قەت لە ماڵەوە بەدەست نەهاتیە من دەزانم بڕوا زەعیف بووە ئیرادە زەعیف بووە بەڵام دەبی بە خۆمان دروستکە کاکە واز بینە لەسەر نەوت بە جواب نایەن لەسەر هێرشی داگیرکەری تورک دزین بە جوان بەس کاکە خەڵکێک ئەزیەتی شەخسی داوی عەزیزترین کەسی لێ بردی لۆ نایە سەجا لۆ نایی تەنجی پێ هەڵبچین یعنی تو لۆ بابوو برای خۆت جورعەتت نەبی ئێکورە بە جددیمە یعنی چ جورعەت لە چێیە غیرەت لە چێیە کەرامەت لە چێیە کاتێکی خۆش